ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمانە چەند بابەتێکمان ئامادە کردووە کە بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمان ژنان لە بازاڕی کاری ئێراندا. ژنانی شاغەڵ لە بازاڕی کاری ڕەسمیدا لەگەڵ گەلێک موسیبەت و بێمافیدا بەرەوڕوون. زۆربیان لە بەشی کشت و کاڵ و لە کارگای ژێردەکەسدا کار دەکەن و ناکەونە ژێر چەتری قانونی کارەوە، کەوایە بیمە ناکرێن و کەمتر لەلایەنی کەمی حەقدەستی دیاریکراویشیان پێدرێت کە خۆی 4 جار لە ژێر هێڵی هەژاریدایە. خاوەنکاران ئیزافەکاریان پێدەکەن و بابەتی ئەم ئیزافەکاریەش هیچ پۆڵێکیان پێنادەن. ئەوان پێویستە تاود بدەن کە منداڵیان نابێت و یان تەنانەت مێردیش ناکەن. خاوەنکاران لە ژنانێکیش کە هاوسەریان هەیە تاود وەردەگرن کە لە مەرەخەسی دەورانی منداڵبوون کەڵک وەرناگرن. بەشێک لە کرێکارانی ژن دەکەونە بەرسوکایەتی و ئازار وەزیەتی جنسی. ژمارەیەکیان تەنانەت ناتوانن لە بەرامبەر دەست درێژی جنسی خاوەنکاراندا مەقاومەت بکەن. بۆ ئەو ژنانەش کە دەکەونە ژێر چەتری قانونی کارەوە دۆخەکە زۆر باشتر نییە. ناوەندی ئاماریێران وتویانە کە ئێران لە مەوزوعی لانیکەمی هەقدەستە خاوەنی یەکێک لە هەرزانترین نرخەکانی هەقدەستە لە دنیادا. ئەوان نووسیویانە کە زۆربەی ژنان لە هەقدەستی چەندین قات کەمتر لە پیاوەن تەنانەت لە بارودۆخی کاری هاوشێوەدا بەهرەمەندن. هەر ئێستا خاوەنکاران پێیان باشە لە زۆربەی ئەو پیشە مدیریەتیانەدا کە پێویستیان بە شارەزایی هەیە تەنانەت دۆخی ژنانی داواکاری کار هەڵسەنگێن و تەنیا خۆیان بە هەڵسەنگاندنی داواکاری پیاوانی بە شوێن کارەوە خەریک بکەن. بەم حاڵەوە لە زۆربەی پیشە سادەتر و ئەو بەشە لەو کارانەی کە پێویستیان بە شارەزای و مەهارەت نییە ژنان دەخرێنە ئەو لەوەیتەوە. دۆخی ئەو ژنانی کە لە بازاڕی کاری ناڕەسمیدا کار دەکەن زۆر لە مەشخرافترە. لە هاوینی ئەم ساڵدا نزیک بە ملیۆنێک داوای کار بۆ ژنان تۆمار کراوە کە زۆربیان دەرچوانی زانکۆکان بوون. خراپترین ڕێژەی بێکاری ژنان لە گروپی سنی 15 بۆ 24 ساڵدا بووە کە نزیک بە 46% نیشان نەدات. ئەوەی لێرەدا بە کورتی ئاماژەی پێکرا بەشێکی کەم لە ئەو کێشە و گرفتانە دەخاتە ڕوو کە ژنانی لەسەرکار لە بازاڕی ڕەسمیدا و ژنانی بە شوێنکارەوە لەگەڵی بەرەوڕون. بەڵام ئەم کورتەیەش بە توندی هەژێنەرە. دۆخێک کە بواری سوئیسفادەی خاوەنکاران لە چەوساندنەوەی تند و داسەپاندنی بێمافی بەرین بەسەر ژناندا خۆش کردووە. باردۆخی بەرچاوی سەرمایەداری قەیران لێدراوی ئێستایە. لە ژێر ئەم دۆخە نامرۆڤانەدا ژنانی کرێکار لە سەرجەم وڵاتانی پێشکەوتووەوە لە حاڵی گەشەدا بە دەست بێ مافیە جۆرە و جۆرەکانەوە ئازار دەکێشن. بەڵام ژنانی کرێکار لە ئێران بە نیسبەت ژنان و پیاوانی کرێکار لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری و تەنانەت هەندێک لە وڵاتانی لە حاڵی گەشەشدا زیاتر بە دەست بێ مافیەکانەوە ئازار دەکێشن. هۆکارەکەش ئەوەیە کە حکوومەتی پارێزەری سەرمایە لە ئێران لە دیکتاتۆری مطلقی مەزهەبی لە دژی کرێکاران و بە تایبەت ژنانی کرێکار کەڵک وەردەگرێت. بۆ نمونە قانونی دژی ژنانی ئیسلامی ژنان لە ماڵەوە دیل دەکات و وەک نانخۆری پیاوچاویان لێ دەکات. ئەمەش ئیجازە بە خاوەنکار ئەدات بە بیانوێەوەی کە ژنان ناناوەری بنەماڵەنین هەنگدەستی کەمتر لە پیاوانیان بۆ کاری یەکسان بداتێ و لە ناوەندە نائەمنەکانی کاردا بە توندی بیان چەوسێننەوە. ژنان لە ئێران بەشێک لە چینی کرێکارن. هەرچی دەستەپاندنی بێمافی لەلایەن خاوەنکارانی بەشی دەوڵەتی و تایبەتەوە لە دژی ژنان تونتر بێت، پیاوانی کرێکاریش زیاتریان زیان لێ دەکەوێت. ژنان و پیاوانی کرێکار پێویستەشان بەشانی یەکتر تێبکۆشن و خەبات بکەن تا بارودۆخی گشتی چینی کرێکار باشتر بێت. ئەم خەباتە خەباتێکی چینایەتیە کە دەتوانێت شکل و شێوەی جۆرا و جۆری هەبێت. ژنان و پیاوانی کرێکار لە هەنگاوی یەکەمدا پێویستە خاوەنکارانی دەوڵەتی و غەیرە دەوڵەتی ناچار بکەن دەست لە داسەپاندنی ئەو بێمافیانەی کە تەنانەت لە ڕوانگەی ئەو قانونی کارە کۆن و پەرستانی ئێستاشەوە نایاساییە بکێشنەوە. خەبات بۆ دانی هەقدەستی یەکسان لە بەرامبەر کاری یەکساندا دەتوانێت شێوەیەکی تر لە خەبات بێت. کرێکارانی ژن و پیاو لە ئێران پێویستە ئیجازە نەدەن کە کەمترین هەقدەستیان لە دنیادا پێ بدرێت. خەبات یەگرتوانە بۆ بردنە سەری ئاستی هەقدەست لە یەکەم پێویستیە یان یەکەم پێویستیە. بەگشتی وەڕێخستنی بزوتنەوەیەکی متالیباتی کە لەسەر بەستێنێکی ژنان و پیاوانی کرێکار بتوانن خۆیان لە ڕێکخراوێکی چینایەتی و سیاسیدا ڕێبخەن
لە پێویستیەکانی بەرەو پێشەوەچوونی بزوتنەوەی چینایەتی کرێکارانە بە ئاسۆی سۆسیالیستیەوە.